بڵاوی کامەران حاج عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە هاتوونەتە ئەلوەی سلێمانی بازاری سەوزە و میوەی سلێمانی کە بەشێک لە کاسبکارانی شاری سلێمانی گلەییان هەیە گلەییان لە بڕیارەکانی ئەم دوایەی حکوومەتی عێراقەیە کە ڕێگا نادات بەرهەمی سلێمانی ئەو بەرهەمانێک کە لەم بازارە دەفرۆشرێ لە تەماتە لە خیار لە پیاز چوزانم لە دەیان جۆرە بەرهەم کە لەم شارەدا هەیە بچێت بۆ ناوەڕاست باشووری عێراق لەگەڵ ئەوەشدا لە نێو بازاری سلێمانیدا ئەلوەکان سێ ئەلوە هەیە دووی لە کارە یەکیشا خەریکە کار دەکرێت بەشێک لە کاسبکاران دەڵێن کاکەکردنەوەی ئەلوەی تازە سلێمانی پێویستی پێ نییە ئەگەر پێویستیشی پێبێ بە شێوەیەک دەبێ ببێت زەرەری ئەو کاسبکارانەی تێدا نەبێت کاک حاجی سەروەر لە ئەنجومەنی بازارەکەی وانە سەرۆکی لیژنەی سندیکا سەرۆکی سندیکە باش پێم بڵێ ئێستا دۆختان چۆنە ژیانتان چۆنە کەسابەتیتان چۆنە بەڕاستی ئێمە وەتای ئەم بڕیارەی لەلایەن حکوومەتی عێراقەوە لەلایەن وەزارەتی کشتتوکاڵی عێراقەوە دەرچووە بەعام کەسابەت زعیف بووە و تووشی زەرەرەومەندێکی زۆر بووین ئەم قەرارانە هەموو وەختی هەموو ساڵی ئێمە وەک بازرگانانی سەوزە و میوە لە ئەلوەی سلێمانی بە چەندەها جۆر ئێمە تووشی زەرەر بووین لەمە بۆ زەرەر بۆ زەرەر ینی بەشی زۆری ئەو بەرهەمانەی کە ئێوە دەتان هێنا ئێستاش کە دێ لە ئێرانەوە دێ بۆ ئێوە زەرەر دەکەن بەڕاستی ئەم تەماتەی هێنێمە هێناومانە کە وەختی داوامان کردووە ڕێگە نەگیراوە پێشتر بە 350 و 400 تا 500 دینار بووە ئێستا لەم کاتەیە کە بۆ ئێمە هاتووە ڕێگا داخراوە بە 200 دیناری بۆمان نافرۆشێت نەخێر نافرۆشێت بازار نییە ئەم بەروبوومەی کە ئێستا ئێمە هاوردەمان کردو پێش ئەم قەرارە لە ئیسیلاکی شاری سلێمانی زیاترە لە دەوروبەری شاری سلێمانی لە هەرێمی کوردستانی چونکە سلێمانی ناوەندێکی بازرگانی سەوزە و میوە بۆ تەواوی عێراق و کوردستان بووە باشە پێم بڵێ ئێستاش دێت تەماتە ئێستاش هەردێ بڵێ ئەو تەماتەی ئێمە داواکەین بۆ نمونە لە هەفتەیەک ئاگاتە دەست ئێمە تەماتە لە سلێمانیەوە ناچێتە بەغدا وانە لە هەولێر ناچێتە مووسڵ ئێمە ئاگاداری ئەوەینەوە بڕیاری وەزارەتی کشتتوکاڵی عێراقا ڕێگا نادا بەڵام پێم بڵێ لە دەواازەکانی سنووری ئێران دەچێتە بەسرا دەچێتە نەجەف ڕێگا دەدرێ نەخێر بە هیچ نەوەی خۆی بەڕاستی ئەم کێشەیە تا ئێستا لا وابێ کەس بە شێوەیەکی زانستیانە بیری لێ نەکردو ئەم کێشەیە چیە لە بینی حکوومەتی عێراق و لە بینی هەرێمی کوردستانە ئەگەڕێتەوە بۆ نەبوونی تەنسیق لە بینی وەزارەتی کشتتوکاڵی هەرێمی کوردستان و وەزارەتی زەراعی عێراقیان چکە بەڕاستی چ بکرێ باشە عێراق وڵاتێکی زەراعی بووە عێراق لە ساڵی هەشتاکانە لە ساڵی هەفتاکانە لە ساڵی نەوەتەکانە عێراق وڵاتێکی وە بەرهێن بوو بەڕاستی وڵاتێک بوو دووەم وڵات بوو لە دوای وڵاتە ئێستا بەس مستەهلیکە بەڵام ئێستا فەلاحی عێراقی یعنی جوتیاری عێراقی خۆمان وردە ساڵ بە ساڵ دەست یاوە و کشتتوکاڵکردن ئەمە پاڵپشتێکە کە حکوومەتی عێراقی کە ئێمە نامانێ شتەکە تێکەڵا بە سیاست بکەین وەکو سیاست با تێی نەگەین بەڕاستی ئەمە خۆی نەبوونی هەماهەنگیە نەبوونی تەنسیقە لە بینی وەزارەتی کشتتوکاڵی وەزارەتی کشتتوکاڵی هەرێمی وەزیری کشتتوکاڵی هەرێمی کوردستان و وەزیری زەراعی عێراقی دابنیشن تەنسیقێ بکەن کە لە کەش و هەوایەکە چی دەرەچێت لە عێراق لە جنوبی عێراق لە وەسەتی عێراق تێگەی ئەو شتەما و مادەیە مەمنوع بکرێ قەدەغە بکرێ بەڕاستی لە موسمەکانی خۆیان ئێستا ئێمە لە هاوینانە ئێمە مەوسمی پیازمانێ پیازی هەولێر زۆرە ئەو ئەچێ لە مەرزی مزریەوە پیاز دەکاتەوە خۆی ئەمە نەبوونی هەماهەنگیە بەڕاستی ئەو ئەچێ مەسەلەن پەتاتە کاتەوە کە پەتاتە لە جنوبی عێراق بازاری عێراق یعنی سیاسەتی وەزارەتی کشتتوکاڵ هاوکاری جوتیاری کوورد دەکات هاوکاری جوتیاری کوردستان دەکات هاوکاریە نێ بۆ جوتیاران ئەمە غێری وەک ڕزگار وتی ناتەنسیقیە لە بینی هەردوو حکوومەتە سیرەکەی لە کاتی پێگەشتنی هەناری هەڵەبجا کە کەمێتێکی زۆر کیفاایی هەموو عێراقەیە هەنار هەیە لە عێراقا لە هەڵەبجا بەڵام هەناری میسری و سووری لە حدودەکانی عێراقەوە داغڵە بێ تەبعەن ئەمە ناتەنسیقیە دروستەکە مەتاعم هەموو شوێنەکان ئەو بەسڕاکان قبول نییە. لە سەدا چەندی بەرهەمەکانی ئەم ئەلوەیەی خۆمانن؟ ئێستا لە سەدا 85 بەروبوومی هاوردەکراوە تەنها بەروبوومی 85 زیاتریش میوە لە سەدا پازدەمان چییە؟ پازدەکە چییە؟ بەرهەمی خۆمان چی بەڕاستیدارەکانە گەڵادار بەس سەوزەی گەڵادارمانەیە سەوزەی گەڵادارەکانە ئینا لە سادا 90 بۆ 95 بەرهەمەکانمان هاوردەیە بەڵام ئێمە ئەوەنگا ئەڵین ئەوەندە ئەڵین بەڕاستی
پاڵپشتیکردن بۆ جوتیار ئەوەی بە بازارکردنی بۆ بدۆزیتەوە ئەگینا جوتیارێک 50,000 نارکری بیتێ لە شوێنی خۆی بێنێ یا دوو فەردەستەمات یا نایلۆنی بیتێ ئەمە بۆ جوتیار نایبژێنێتەوە بە بازارکردن. ئێوە داوەلەوە زاتی کوشتتوکاڵ دەکەن ئەمە پەیامی بەشێکە لە کاسبکاران لە علوەی سلێمانی پەیامیان بە وەزارەتی کوشتتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە دەبێ هەماهەنگیان لەگەڵ وەزارەتی کوشتتوکاڵی حکوومەتی عراق بێت کاکە ئەو هەموو بەرهەمە ئەو هەموو کاسب چەند کەس دێرە کەسابەتی دەبێت وەڵا ڕۆژانە زیاتر لە 3000 نەفەر لەم ئەلویا دێت و دەڕوا کەسابەت باشە بەس لەم علوەی سلێمانی ینی باسی هەولێر ناکەین دۆهۆک ناکەین ئەو هەموو کاسبکارەی لێ ئێستا بەپێی بڕیارێکی حکوومەتی عراق هاتوچۆ وەستاوە بەرهەمەکانی نێو سلێمانی و هەولێر و دۆهۆک ناچێتە بەغدا ئەمە زەرێکی زۆری بەو کاسب کارانە گەاندووە. بابەتێکی دیکە هەیە سەبارەت بە علوەکان بەڵێن سێ علوە هەیە لە سلێمان وانە؟ ئەم سێ علوەیە پێویستە یانەوە دەڵێن علوەی خۆمان یەک علوێ باشترە بۆ بۆچی لەبەر چێسا ئەو خەڵکێک دەڵێ کاکە ئەمە علوەیەکی کۆنە هاوچەرق پێویستە بازارێکی هاوچەرق سارکەرەوەی تێدا بێ بۆ ئێوە لەگەڵ علوەی کاکەیسە لە بەغدایە علوێ جەمیلە و دوو علوە هەیە بۆ بەغای بۆ خۆی گەورەی خۆیەوە 7 ملیۆن 7 ملیۆن نەفەر دانیشتووە باش ئێمە علوێکمان پێویستە لەبەرەوە خەڵگەی کەمە باشە زەرەر دەکەن بە گواستنەوەی ئێوە ئێرە عاسیمەنیە پێویست بە یەک دوو علوێ و سێ علوە چوار علوە ناکە بەغا ئێستا 5 علوێ هەیە دۆرە هەیە جەمیلەی هەیە ئەمانەی هەیە لە ڕاستیە پێویستی کوڕی هەبووە لێرە پێشتر بە هیچ کەم کوڕی بەزیایشیە باشە بۆچی لە بووەتە سێ علوە هۆکار چییە بەڕای تۆ بەڕای من بەس لێرە هەنێک کێشە دروست بۆ وەکو چی یەک علوە کافیە بۆ کاکە بە سەرحەت قسە بکەن بەسەرحەت قسە بکەم بەس لە بەرپارە خواردنەوە هیچی کەیە بزنەسە و هیچیکە ئەگەر ئەو علوە تازەی بکرێتەوە زەرەر دەکا ئەوانەی خاوەن چۆن زەرەر ناکە بەتەکی نیوە و نیو لە سعری دابەز ئەو کۆمپانیایەکە هەستاوە بە دروستکردنی ئەم علوێ ئێری بە جوانی مەزبوط نەکردوێ ئەشی علوەیەکی تازە و نیو بۆ کاتەوە زایدەن دانەی کەشە لە تاسوجە بۆ کاتەوە هیچ پێویست ناکە پێ بە پێویستی نازانم بڕواگەل چی لەم علوەیە کوێیەکەیتەوە هەرمانم قسەی مناکە پێویستی بە سێ علوە بە دوو علوە نییە یەک علوە سەر و زیاشێتی بێرە تەنانەت تا ئێستا قاضەی تیا لەناو علوەکەشە بە تەواوی نەکراوەتەوە ئێوە تەمەنێکی باشتان هەیە لەسەر مەسەلەی ڕزق و بازار و فرۆشتن و کڕین وانە یەک پرسیاری من هەیە پرسیارێکی من هەیەویش ئەوەیە ئەگەر ئێمە وەکو باسی لەوە دەکەن لە 1970 و بەرهەمانەی لەو بازارڕێ و لە هەولێرە لە دوهۆک میوە و ڕسق ئی دەرەوەیە ئەگەر ئەمە ئەو سنوورانە دابخەین احتیمال لەسەر بەرهەمی خۆمانە بکەین دەمرین لە برسان وەزع تێک دەچی بێکار دەبین چی دەڵێنەوە؟ نخێر نەوەڵا نامرین لە برسا یعنی زۆر شت هەیە لەم وڵاتەیە ئەو ڕستانەی کە ڕۆژانەیە بە بڕوای من زیینەیە مەسەلەن میوەهات یعنی ئێمە بەشی ئەوەمان میوە هەیە بەڵام لە مۆختەنا شتەکە خۆی یعنی ساڵ بە ساڵکە هاتووە ئێمە ئەمەنەمان پشت بە دەرەوە بەستووە لەم مختە بەڵێ ئێستا لەوەیە هیچ نەبێ بیخۆین بەڵام ئەگەر چیمان بەسەرێ پشت بە خۆمان بەستین یان بەرهەمی دەرەوە بێت پشت بە خۆمان بەستی بە خۆمان بەست پشت بە خۆمان بەستین هیچ کاتێکش نامری لەبەر چەند پارە دەڕوە بۆ دەرەوە بە مەلاینە بە مەلایە گوناح نییە و پارە دەڕوە بێگومان زۆر گوناحیشە ئەگەر حکومەتی هەرێم ڕاستە دڵسۆزە بۆ وڵاتەکە بۆ منە بۆ وڵاتەکە دڵسۆز بێت فەرمو حدودەکە دابخا ساڵێ لە زەحمەتا بێ و میلەتە با من ئەم ساڵ تەماتەی ئێرانی ناخۆم ساڵێکە فەلاحکە مەجبورە تەماتاکە باشە تۆش ئەو ڕایەتان هەیە ئێوە هەمان ڕاتەیە یعنی دەڵێ احتیمال لەسەر خۆمان بکەین باشە ئەمە من دەمێ نمونەیەک بینم ئەمە پیازی خۆمانەیە ئەمە تەڕە پیازەوانە پیازی خۆمانەیە تەڕە پیازە لێرە کاکی جوتیار لێرە بەرهەمەکەی خۆی داناوە لەبەر بەرهەمی بێگانە نافرۆشرێ بەشی زۆر لەو کاسبکارانە لە سلێمانی دەڵێن کاکە تکایە وەزارەتی کوشتتوکاڵ ئەو هەموو بەرهەمە دێتە کوردستان ڕۆژانە بە ملیۆن دۆلار پارە دەچێتە گیرفانی ئەو وڵاتانە کە بە شێوەیەک لە شێوەکان لە قازانجی کوردستان هیچ ناکەن بۆ ئەو پارە بڕوە بۆ ئەو دۆلارە بڕوە بۆ ماندووبوونی ئەو خەڵکە جوتیارێکی زۆر بێکارە جوتیارێکی زۆر بەرهەمەکانی لێرە کەوتووە ساغ نابێتەوە بۆ ئەو پارە نەچێتە گیرفانی ئەم برادەرە ئەم خەڵکە تکا دەکەن لە وەزارەتی کوشتتوکاڵ بە بڕیارەکانی دابچێتەوە چۆن بەغدا ئێستا بەرگری لە جوتیارانی خۆی دەکات ڕێگا نادا تەماتە خیار پیاز چوزانم پەتاتە دەیان بەرهەم بچێتە شارەکانی خۆی با حکوومەتی هەرێمی کوردستانیش بڕیار بدە ئیتر بوەستێ ئەو پارە بچێتە گیرفانی جوتیاری بێگانە.
ماندو نبي شوني؟ باش الله بالخير، الله مرحبا، بالخير، الله كيفك؟ بالخير. خير الحمد انت بتشتغل هنا؟ لله والله عامل هنا انا عامل ان شاء الله. البرتقال وين تاخذه؟ والله محافظة يعني تكريت صلاح الدين يوميا تجي للسليمانيه؟ والله بين يوم ويوم حسب الوضع مال السيطرات. عندك محل وما عندك؟ لا والله نبيع هناك بالعلوة. باشا اما كسيكي كاسب كارا ليرة رزقي كري ولا سليماني دبات التكريت بردوام اوانيكا للتكريت للديالنا للزوربي شو انا كان دينا السليماني برهما كان ذكرن كالا كان ذكرن دبنا وشاري خوان من برساري هم لكن قلت من دكان دارم باب زان معاملي خالكاني بشكنيني حكومتي عراق شلون لقال يعني تعامل ذاك بالنسبه للسيطرات شلون يعاملون وياكم؟ والله معاملة شوية يعني يقولون احنا ممنوع يعني البضاعة ممنوع؟ اي ممنوع. ليش ممنوع؟ اكو برتقال بالتكريت؟ لا والله ماكو ماكو والله. ليش ممنوع برتقال؟ والله ما اعرف الحكومة حكي يوم ويا لا راي يوم ادخل يوم يعني حتى البرتقال ممنوع؟ البرتقال لا لنقير رمان يعني حسب هم كيف. باشا او ضلي برتقال لا لنجيه بش الزور لبرها مكان للسيطرة قد غيان كرد ولا كاتيك دا نتكرين نديالنا وناوچانا هیچ برهميچيان نيه لەوەی کا بۆ خۆیان برێن جوتیارانی ئەوێ زەرمەند بن بڵێن کاکە قەدەغێ بەڵام کاسبکارێکی وەکو ئەمە هەم کاسبکارە کوردەکە لێرکواناوانە سوودمەندە من لێرە شتێک دەفرۆشن هەم ئەوەش کە دەیباتەوە تکریت و هاوڵاتیانیش لە تکریت و لە ناوچەکانی دیکە محروم نابن لەو بەرهەمانەی کە لە شاری سلێمانیدا زۆر بەرهەم دێتە سلێمانی وانە؟ والله دێ بەڵامە بۆم فرۆشم دەفرۆشی من بۆ نەفرۆشم من مربوطم فێرە نیە. باشە ئەم ئەلوەیە چۆن دەبینی وەکو بۆم فرۆشێت؟ پێویستی بە گۆڕانکاری هەیە ئەم ئەلوەیە پاک و خاوێنیەکەی چۆن دەبینی؟ وەڵا خۆ خراپ نییە بەڵام پێویستی هەیە. چۆن دەبینی بازارەکە؟ ئێستا دەڵێن بازارەکە شکاوە هۆکارەکەی چییە بەڕای تۆ؟ بۆچی دەبێ بەغدا ئەم سیاسەتە بکە؟ وەڵا ڕێگیراوەیتە بازار نیە و شت نافرۆشم. تۆشت بازارت نەماوە؟ بازاری کەس نەماوە. نەماوە. ئەدی لەگەڵ ئەلوەی تازە چی دەڵێ کە دەکرێتەوە؟ جا وەڵات پێویستی ئەم ئەلوێ خۆی عیبی نییە بەس پێویستی بە تۆزە خزمزای سەرەتاییە بۆم لەسەگەر بارانیان بارانێک بێ سێگەم ناوە هەرمی قوڕ لیتاوە. یعنی بەڕاستی ئەبێت تۆ جزمە لە پێگەی یعنی پاک و خاوێنی بپارێزن. باشە لێرە شارەوانی نییە وەزارەتی شارەوانی هەیەش یان کە پێشوی ئەلودا بخرێ کاتی ئێوەران ئەو کاتەیە پاکێکاتەوانێ ئەو کاتەیە تۆ لەگەڵکردنەوەی ئەلوەی؟ والله نازانم بڵێ ئەلوە من سێ دانە ڕۆژە هیچم نەکردو. ئیشم نەکردووە؟ هیچ ئیشم نەکردو. سێ ڕۆژە هیچ سێ دانە ڕۆژە من ئیشم نەکردووە هیچ دیانێ کاکە. ئەگەر ئەلوە بکرێتەوە زەرر زیاترە. زەرەری زیاترە بەقاڵەکە زۆرترە بێ. چۆن؟ تۆ باسی قمار دەکەی بۆچی بڵێ؟ ئەم کەسابەتەوە قماری لاتوە من پێرە سێ سکێب تەماتەم بردووە بەڵێ سنووقەکەی پارەی زیاتری کردووە بۆم لە تەماتەکە. چۆن دەبێت شتی وایە؟ سنووقی تەماتەم کردووە بە 750 دینار 14 کیلۆ تەماتە. یاومە بە 1000 دینار نەفرۆشەوە یاومە بە 750 دینار بەس کابرا سنووقەکەم بۆ بەتاشە. باشە تۆ پێم بڵێ ئەگەر بڕیارەکە بەم شێوەیە بێ بازارەکە بەم شێوەیە بێچارە خراپترە بێ تا ڕۆژ بە ڕۆژ ژێوی ژیانی شاری سلێمانی وێرانترە بێ. بۆچی؟ لەبەر ئەوەی کە تۆ ئێستا ئەڵێ پرتەقاڵی عێراقی بابێتە ناو شاری سلێمانی بەس پرتەقاڵ نەڕوا بۆ عێراق. کیلۆیە پرتەقاڵی عێراقی بە 1750 دینارە کیلۆیە پرتەقاڵی هاوردا هەر وەکو ئەو وایە تامیشی وەگە وایە کیلۆی بە 800 دینار. پێم بڵێ خەمخۆری جوتیاری خۆمانە هەیە؟ نەخێر نەوبێنی لە ڤیدۆکانی ڕابردووە چەنەها جوتیار زەرمەند بوون تەماتەیان لەسەر شقامەکان فڕێیە. ئەمە چییە؟ ئەمە وەزیری کشت و کاڵ باشترە خەمی جوتیار بخوا خەمی وڵاتی بەڵام دەڵێن بەرهەمی خۆمانش کەمە کاکەەوە تا دەڵێ لە 1995 دەرەوەی ئەخر تۆ لە وەرزی سستانە ئەی لە وەرزی هاوینە تەنانەت ئەوەی کە لە وەرزی هاوینە هەیە ئەمانەگەر دامی جوتیارکەن لەوانەیە جوتیار چەنەها ئازادێکی تا دەرچێت. باشە پێم بڵێ بەکردنەوەی ئەلوەی تازە بازارەکە باشتر دەبێت؟ نەخێر ئەویش باش نابێت وێرانترە بێ. بۆ لەبەرەوەی کە وێرانترە بێ کابرا ژیانی نامێنێتە کابرا ئەم قاتعە شت ناهێنێ کەشتی نێنە من ساحب قاتعە ناسم لەم ئەلوەیە 4 ڕۆژە ڕسکی نێنەوە ئەڵە ڕسک نانم لە جیاتی پارە ڕۆژەوای لە هاتووە دۆخ دەمێکە لەوەتی مەمنوعی کردووە بۆ شاری عێراق هاوردە بڕوا بۆ شاری عێراق مەمنوع تەواو خێ بازار ڕووخاوە. یەکسەر باس لەوە کرد خەریکە لە هەموو شوێنێک ئەلوە دەکرێتەوە پێ دوایە ئەمە گەشە سندنە یانیش تێکدانی بازاری ئەلوەکانە لە کورد تێکدانە بۆ
ئیسا علوێشم چەمان ڕێی لۆریەکی نییە تۆ خەڵکی چەمچەما بەڵێ لە چەمچەما گرفتان علوێتریان دروست کردووە بۆ خۆی هەچیەکە ڕوا خۆی بچووکە هەچیەکە ڕا بڵین قاتعیکە دەنێشنە شارەوانی ئیساکە تقریبان لە پارێکەوە 4 قاتع کراوەتەوە ئیساکە ڕێگای لۆریمان نییە و باشە تۆ پێم بڵێ ئێستا لەم بازارە کاسبکارێکی زۆری لێ وانە سبینێ بڕیارێک دەدرێت لەسەر قوتی ئەو خەڵکە ئەو کاسبکارە پێویست ناکە ڕای ئێوە وەربگیرێت بەڵێ بە تاکید باشە ڕاتان وەرگیراوە یان نە وەرنەگیراوە ڕاگەڕا وەرگیرای علۆ نەیەکرایەوە نەدەکرێت تۆ چ دەڵێیتە وەزارەتی کوشت و کاڵ بێگومان خۆ هەر پرۆژەیەک لەم وڵاتە دروست دەبی وەزارەت دەبێت بڕیاری لەسەر بدا چ دەڵێیتە وەزیری کوشت و کاڵ خۆ ئێستا ئەو جێی لە ئێمەیە جێی لە کاسبکارێکی وەکو تۆ ئەبێ ڕای کاسبکار وەربگرن اینجاکە علۆ بکەنەوە تەمەنیسا علوێ کراوەتەوە ئەم علوێ زیادە ئەم علوێ زیادە وەسا چۆڵ وەڵا بچوو ئەو سەرەوە قاتە وای تیا بشکە فرۆشی تیا هیچ شتیان نییە دیسا علوێتری کراوەتەوە تەنیا ئەوە مەسەلە قازانجی بۆ چەند کەسێکە بۆ هەموو خەڵک نییە قازانجی وڵا بۆ چەند نەفەرێکم بەسلاحەتی چەند نەفەرێکی باشە مەسوولەکە یا شتێکە ئەقە دوکانەکان ساڵە تۆ کەسابەتی وڵای دەمێکە دەمێکە تۆ لەگەڵ ئەوە نی ینی بازاری علوە فراوان ببێ ئەوەڵە ئەم علوەش زیاشتە هێشتا زیاد ئەیکردنەوەی ئەوەی ئەوە چەند دوکانێ لەو هەر چۆڵن بەس ئەوان دەڵێن سارکەرەوەی دادەنێن ئەو بەرهەمانە لەسەر ڕۆژ سارکردەوە ئەمە شتێکی کێە دوکان ئەلوە شتێکی کێ لەگەڵ ئەوە نین ناوەڵە ناڕازین کەس رازی نییە باشە من ئەگەر ڕاپرسێک بکەم لە سەدا چەندی خەڵکی ئێرە ناڕاز وەڵا لە سا 99 ناڕازیەکە ئەلوە کرێتەوە ڕایشان وەرنەگیراوە ڕایشان وەرنەگە بەشیان تۆ بە کەسیان ناوەڵە داواکاری چییە؟ ئێستا ئەو بەرپرسا لە وەزارەتی کوشتکۆڵ گیان لە تۆیە چی دەڵێیت پێ؟ داواکاری چۆن یانی کەس رازی نییە ئەلوە کرێتەوەوانە زەرەر دەکەن زەهەمووی زەرەرمانە نەکەم من چۆن زەرەرەکە چییە؟ زەرەرەکە بەسە بۆ نمونە دوکانە لێرە چەندێک قیمەتەکەی چەندە دوو ئەو یانی داوەزێتەوەوانە خەموو کێشەی کاسبکارانی سلێمانی لە بازاڕی علوەی سلێمانی هێناومانەتە بەڕێوەبەراتی گشتی کشتتوکاڵی سلێمانی کە کاکشاڵە و بەرپرسێتی سێ پرسیاری گرنگمان هەیە لە دەربارەی ئەم بابەتە یەکێکیان چەندە ئاگاداری کێشۆگرفتەکانی کەمی بە بازارکردنی بەرهەمەکانی جوتیارانی کوردستانن ئەمە یەکێکیانە ئەوەی دیکەشیان پارەیەکی زۆر لەم کوردستانە دەچێتە گیرفانی جوتیارانی دەرەوە لە تورکیا لە ئێران لە وڵاتانی دەوروبەر تاکەی ئەم پارەیە بڕوە و پرسیاری سێمیشمان سەبارەتە بە علوەی تازەی سلێمانی ئەم شارە بە بەراورد لەگەڵ پارێزگاکانی ینی زۆربەی پارێزگاکان یەک علوەیان هەیە بەڵام لە سلێمانی خەریکەوە دەبێتە سێ علوە ئایا ئەمە بە پلانی وەزارەت بووە بە پلانی بەڕێوەبەراتی گشتی سلێمانی بووە یان بە شێوەک لە شێوەکان ئەمە بۆ بەرژەوەندەی تایبەتە کاکشاڵا و سوپاس بۆ ئەم دەرفەتە با لە پرسیاری یەکەمەوە دەست پێ بکەین بەشێکی زۆر لە کاسبکاران دەڵێت پاش بڕیارەکەی حکوومەتی عێراق لە 1970 بازاریان شەلەل بووە ئێوە لە چێوەی ئەو گرفتن چەندە ئاگاداری ئەو گرفتن بێگومانەوە ڕاستە لەوەیە پێشتری ژێمە هاواری ئەومانەکە قسەمان لەسەرەوە کرد کە نزیکترین بازار بۆ ئێمە چکە بۆ بەرهەمەکانی ئێمە باڵێن بەرهەمە کشتتوکاڵەکانمە بە تایبەتی بەرهەمەکانی سەوزە و نیوە ئەبێ نزیکترین بازار بێت تاوەکو بە شێوێکی فرێش بە شێوێکی جوان بیگوازیوە نزیکترین بازار بۆ ئێمە شارەکانی ناوڕاست و خواری و عراق بوو داوەکە بەداخەوە عراق با بڵین وەزارەتی کشتتوکاڵی عراق و وەزارەتی بازرگانیە و بڕیارەیاندا بەرهەمەکان ئێستا ناڕاتە خوارەوە هەرچەند ئێستا حالی حاضر کە ئێستا ئەم ساتە وەختەکە قسەی لەسەرەکەین بەرهەمەکان زۆری بەرهەمی خۆمان نییە ئێستا زستانە بەڵێ بەرهەم لە دەرەوە بەڵێ ناوەندێکی بازرگانی دروست بوو بۆ ئەمانە ئێستا ئەمە لە هەوڵان بەڕاستی مانگی پێشوو بەڕێز جەنابی وەزیر بێگەر تاڵبانی لەگەڵ وەفدێکی یاوەری بە فراوانی سەردانی بەغایان کرد چاوەڕێەکەی چارەسەر ببێت چکە ئێمە نێتی چارەسەرمان هەیە باشە واتە ئەگەر هەندێک تەنازولاتی بکەین هەند نێتی چارەسەرمان هەیە لە پێناو جوتیارانی خۆمانەوە هەموو شتێکەکەین بۆی ئێمە لەگەڵ بەغا ڕێبکەین باشە زۆربەی بەرهەمەکان لە سلێمانی هەولێر دهۆک لە پارێزگاکانی هەرێمی کوردستان دەچێتە بەغدا بازاری برێن عێراق بازارێکی باشە بۆ بەرهەمەکانی کوردستان بەڵام پرسیار لێرەدا ئەوەیە کاکشاڵە گیان بەشێکی زۆر لە جوتیاران دەڵێن کاکە ئێمە بێکارین بەرهەم دێنین بازار نییە بازارێکی زۆری
بەرهەمی زۆری بێگانە لێرەیە بیرتان لەوە نەکردوتەوە لە وەزارەتی کوشت و کاڵ ئیتر دەرگاکە دابخەن لەسەر بەرهەمی بێگانە ئەوەی کە جەناب تێڵی ڕاستە ینی پارەیەکی یەکجار زۆرمان ڕاتە دەرەوە و ئەم خۆراکەش بە بەردەوام ینی وەکو ئاوایەت بۆکو هەوا وایە کە ئینسان بە بەردەوامی پێویستی پێێتی ئەبوو لە جاتیەوە ئەمە بڕێتەوە لێرە پرۆژەکان ماوا دابنایە ئەمە نەوعێکە لە بە بازارکردنی یاخود لە ڕووی سەنعاتی غذایی ئێمە بەڕاستی ئەتوانم بڵێم زەعیفین ئێمە وەزارەتی پیشەسازیش کە نەمانتوانیوە هانی خەڵک بدەین کە بەرهەمەکانی خۆمان بە پیشەسازی بکەن بۆ لە کاتێشکە بیکەینەوە بازار بە شێوەیەک لە شێوەکان جا بە وشکردنەوە بێ یا لە قوتونان بێ یا لە سارکەرەوە و سارخانەکانە دابنین ئێستا خۆشببختانە توانم بڵێم لە پارێزگای سلێمانی لە دووەک و هەولێر سارخانەی گەورەی باشەیە لەوێت تا ڕادێک لێرە باشترە ئێستا لێرە خەریکا بێتە کەلتوری ئێستا لەم ساڵە لەوەی بڵم شش پرۆژی گەورەمان بۆ هاتۆ سارخانە کەیانەوە وەکو هەولێر و دۆ بکەن کە توانم بڵم بە هاندانی ئێمە بۆ یانی هانی خەڵکمانداوە پێماوتم بڕۆسەری هەولێر و دۆ بکەن هەر کوردستانی خۆمانە لەو شێوە لە شێوەکان ینی ئەتوانی بەرهەمەکانی جوتیاران لە مەوسمێشکایە لە ڕزین و خەساربوون بپارێزن بخێنە بازارەوە باش سەبارەت بەکردنەوەی ئەلوەیەکی تازە بە بڕیاری ئێوەیە بە ئاگاداری ئێوەیە وەزارەتە یاخود بە شێو لە شێوەکان پێویستی سلێمانی بەڵێ بەداخەوە ئەتوان بڵم نەخێر هیچ بە ئاگاداری ئێمە نێ وەکو وەزارەت وەکو بەڕێبەتی گشتی کشتتوکاڵی سلێمانیش ئەلووە تا ساڵی 91 واتە تا ڕاپەڕینەکە سەر بە وەزارەتی کشت و کاڵ بوو واتە لێرە فەرماگە کشت و کاڵەکان سەرپەرشتی ئەلوایانە کرد بەس لە دوا ئەوە ئێستا کەوتوتە ناو سنووی شارەوانیەوە ئێستا توانم بژڵێم کەس خاوەنی نییە ینی منەوە بەرپرسم بەرامبەر بۆ قسەیە بەداخەوە کەس خاوەنی هەر لە هەریمی کوردستان وەلیاتوە نەک لە پارێزگای سلێمانی لە هەر سێکیان مەسەرەن وەبەرهێنەر دروستی کردووە ئەمە وەکو جێتی وەبەرهێنەر بەڵێ باڵە بێگومان لە ناو سنووی شارەوانیە زەوەکەی شارەوانیە قامقامێتی مرکز ناوەند سەرپەرشتی هەندێک شتێکە لە ناوە پۆلیسا دابینیەکات و ئیتر هەندێک ئیشوکاریکەی ئیداریوەبانەیە ئێمە لە ڕووی چاودێری بەرهەمەکانی کوالیتی سەوزۆمیەوە کە دێتە ناوەوە نرخاندنی بۆکەین و هەروواگە بەرهەمێکی زۆر خراپ بێ لە لابرێ یاخود ئەو بە پێوە فەرمانە لە وەزارەتەوە بۆمان دێگە بەرهەمێ قەدەغە کرابێ بێتە ناوە ئەچین لە ناوێ بین بە هاوکاری بڵێن تیمەکانی تریش ئەوانە بەڵێ پێم وابێ ئێمە لە وەزارەتی کشت و کاڵ سێ مانگ لەمە پێشبیرمان لەوە کردەوە ساڵانی پێشوش بیرمان لەوە کردبەوە بە حەقە بەرزیمان لێ کردەوە بە یاسایەک یاسایەک ڕێخین بۆیە ئەلوەکان بێنەوە ژێر چاودێری وەزارەتی کشت و کاڵ واتە 100% یەک لایەن تیامەسول بێن بۆی هەر شتێک بوەکو بەڕێزت کە ئێستا پرسیار ئاراستەکردم هەموو شتێک عید بە من بووبێ واتە کەم تەرخەمی هەبێ لە پاک و خاوێنی لە نامەنەزەمی لە نرخە لە کوالیتیا لە هەر شتێکە لە پاراستنی مافیکرێکە لە هەر شتێکا بێ من بەرپرس بم یاخود با بڵین وەزارەتی کشت و کاڵ لێ بەرپرس بێ بەڵام لێرە بەرپرسیارەتی بەڕاستی ون بووە سپاس کاک شاڵاو پێدەچێت کێشە و گرفتەکانی جوتیارانی هەرێمی کوردستان و کاسبکاران لە نێو هەرێمی کوردستان سەبارەت بە سەوزە و میوە و بەروبەمەکانی دیکەی کشت و کاڵی لێرەوە کۆتایی نییە چونکە بەڕاستی وەکو باسی لێوە دەکرێت وڵاتانی دەوروبەر بەهێزن لە ڕووی کشت و کاڵیەوە وەزارەتی کشت و کاڵی هەرێمی کوردستانیش تاوەکو ئێستا سیاسەتێکی تۆکمە و درێژخایانی نییە تاوەکو تەواوی ئەو بەرهەمانی لە کوردستان هەیە و ئەوانەشی کە نییە لە داهاتوودا بەرهەم بهێنرن بەڵام ئەوەش بەو مانایە نییە کە کارێکی زەحمەت بێ بێگومان خەمخۆری هەموو لایەک بە هەماهەنگی هەموو لایەک دەکرێت لە داهاتوودا ڕەوشی جوتیاران و بازاری سەوزە و میوە لە هەرێمی کوردستان دوور لە سیاسەتی تاران و ئەنقەرە و بەغدا لەسەر پێی خۆی بوەستێ و زیاتر بگەشێتەوە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێرم.